ئێمە دێبەدەی کوردستان ئەگەڕێین هەتاوەکو بنیادنانەوەی دێکان ئەکەین بە فەرەنگ. دێبەدەی کوردستان پیشانە دەین تا ئەوەدانی دێ ئەەکەین بە بەشێک لە بنیادنانەوەی کوردستان. باسی دێبەدەی کوردستانەکەین هەتا جیاوازیەک لە نێوان شار و دێدانەمێنێت، چونکە ئاوادانی هەردێک نیشانەیە بۆ ئاوادانی وڵاتەیە. شۆڵیەکەشی نیشانەی نەبوونی ژیان و نەبوونی ئابووری و نەبوونی سربەخۆیی و ناتوانایی خۆشیە نییە. بەرەو چیا سەرکەشە سپیەکانی کوردستان قەندیل ئەو چیای بە درێژای مێژوو پشتوپەنای کوردەکانی کوردستان بووە. ئالەو چیا سپی پۆشۆ بوو سنگ و قورسایی بۆ گەلی کورد گەڕایەوە، چونکە ئەو هێزەی ئێستا لە بناری ئەو چیانەیە بوونە پشتوپەنای براکانیان لە باشوور و لە بەرامبەر ترسناکترین گروپی تیرۆریستی چەکداری کوردی باشووری کوردستانیان لەو ترسناکیە پاراست. ئێمە بەرەو دەڤەری پشدەر ئەڕۆین، بەس ئەچینە پشت دەرە ڕەقا. ئێستا ئێمە 7 کیلۆمەتر لە سەنگەسەرەوە دوورین، کەوتونەتە بەشی باکووری ڕۆژاوای ئەو شارەوە. ئەچینە نێوان دوو چای سەربڵندی کوردستان و ناوچەکە، بناری قەندیل و بناری کێوەڕەش. ئێرە چەندێک لە خۆ ئەگرێت. مەنزڵمان دەی زەنگڵانە کە یەکە لە دێکانی قەزای قەڵاتزێ و سەر بەنەحەی سەنگەسەرە. ئەو دێوەکو دەشت هەڵکەوتووە، لە سێلاوە بە شاخ دەوردراوە و چەند دۆڵ و گردێکشی لە خۆ گرتووە. هاوینی زۆر گەرمە و زستانیشی زۆر ساردە و زۆربەی جار بەفرێکی زۆریشی لێ دەبارێت. بەڵام کوێستانەکانی ئەم دەیە هەمیشە سارد و بەرفراوین. چیای زێڕنەکێوی و گردەکانی پانەسەرا دەڕوانێت بەسەر دێکەیە. ئەمجار ئێمە لە پشدەرە ڕقەین لە پشتی یاخود لە بناری چیای کێوەڕەش و بناری قەندیلین. خانەخوێی ئەم جارەمان زەنگڵانە. لێرە لەم دێدا ئەڵێن زۆر لە مێژە ئاوەدانە. دەچینە ناو زەنگڵان بزانین لێرە چ باسە. ئەڵێن ئەم دیانەی ئەم بنارە هەمویان چۆن لە کۆندا سەرقاڵی ئاژەڵداری بوون، ئێستاش بە هەمان شێوە. واتە لێرە دێکی نمونەیی دێهاتی. ئەم دێ هاوسی چەندەیەکە، لەوانش دێکانی گرتکود و گۆمان و ماخوبزنان و مەمکان و جەلکان و پیرانان. هەموو ئەم دیانە و زەنگڵانیش سەر بەهۆزی ئاکۆیانن، بە دێکانی پشدەرە ڕقەی ئاکۆیانیش ناوەبرێن. ئەم زەنگڵانە چەند لە قەدیەشی لێ جیابووەتەوە، لەوانە ڕەسوحاجان و دووپان و گۆمە زەنگڵێ. ئەم دێ بۆ یەکەم جار کە نیشتەجێ بوون لەم ناوچەیە تەنها 2 بۆ 3 ماڵ بوون، لە ناوچێکی شاخاویدا ژیاون و سەرقاڵی ئاژەڵداری بوون، یان ڕەوەندیان کۆچەری بوون و بەردەوام زستانان لەوێ داماونەتەوە و لە هاوینیشدا چوونەتە کوێستانەکانی چای قەندیل. دواتری شێواش فراوان بۆتە ئەو دێی ئێستا بینرێت. لە ئێستاە دێکە لە بەر زۆری فراوانی لەگەڵ دەی مەمکانە تێکڵا بووە. من ئەچمە لای کاک محەممەد ئەمین، دانیشتوی دێو لەوێ
هەنێ قسە و باز بە یەکەوە ئەکەین لەسەر زەنگڵان. باشی چۆنن وەزعتان ئەحواڵتان سەحەتان باشە؟ دیەکەتان بەحسام نزیکە بەس دوور جادێ خێ باش بۆ قیری ناکەن بۆ قیری ناکەن ناکەن داواتان کرد داواتان کردەوە قیری پێ نەکەن وەڵڵی هەموو کاتێکی ئەو ساڵێکی ناداوە زغلان والله بيلا أو خلقي قديم ده أقوى كان وقت خو أجا شر كافر مسلمان أبو ولا خوال الرا أجا هاتونا أصحاب هاتونا ده بيش دقائق وشان نردوا كنت أنا أما أجا زغلان راوشان لو منطقة أجا زغلان راوشان أما مسلمان ده بينو شر زغلان مسلمان ناكين أصحاب ودو كافران ده كون إيه دوغو أنا بايتختي ويا مالكي هجدرة مالكي هذا اللي رابر ولو ما تقبل أنا بقول ودواي كوتونا إيه كبوتا مسلمانتي أو إشارتين تكلم بس زغل يا راوشان ترساون زن كان راوشان لا ده ترسان أبو هروا إشارتك بوتا زغل راوشان معناه ما خدت من ذاك شرنياك بلا إيوه أبو بلا ليرة إسا أما كوتونا ده شو يعني لرو جغرافيا بيوم بلا إيرة أم إيرة شو لرو جغرافيا إيرة بس بناري قنديل ويا بناري قنديل بلا قزاي قرازين عيسى قصيرة أول شيء ورشة بلا بلا أول شيء ورشة بيجي جاب بيتويله بيجي جاب بيش دربان يعني بيش دربان بيش دربان بيش دربان بيش درباني بيلا والله بيش دربان دربان يا أولاد بيش درباني بيلا أم دي ميجي أم دي عوداني أم دي لكيو عودانا بوم باسكت شون عودان بون توا والله جام الناس جام لا شوار بيش دبي عودان متولي إيه أنا والله بيش هر عودان بو هر عودان بو بله تقولي لكاتي الشر الإسلام كافر عواده داون 1600 صار بيجلس أنا والله أول ده بما بي وبي بيجان ده هاتوني حتى يسعر أو أن جراوته كان زقر أنا وياته أو نهوان بدوه كوتو لكونا أو كبيرد بخلق شون جيا ولا مثلا جيا والله لكونا وعيان لا عيان أبو خركتي كم بو أخوتي سازور نبو أمي هرقون دك دباس زمالك بو يسون عيان سيفوني نوا سيفون لا رباعي سجسراني نوا بتشي بك عيمي بكريان بردو أسبيان بردو إستريان بردو عيان ليه باري نوا شون أو شاخانة أو شاخانة هم كاني هنا اللي ودري كاني اللي ويش عند جار هنا هاتونو وتا مانجينو هزناتونو اللي بدي مكاري شون كيستانا كان بهالان زورو شون بايدن دركاتونو باش خويره مثلا ساعات أو شاخة بفري دائما ليرة أكويت بو كاني ليني أبو كاني كان دورن أي بيرتان لنا داوس بابا بيرن تواس دو تلبولي درا هم قلنا بيرن تواس دبولي درا ما هم قلنا نا ما زغلانو دوغو مانو قرتي ما خبزنا أمان دبولي درا ما مكانو بس جالكو بيانا بوان لين درا جال كان بيانا بلوسة أم دي إيو بتشي بنا بانغا يعني لروي تشيو بناوي تشيو بنا بانغا والله جاب بناوي زغلانو لا ما بس قلت جازة ها قلت جازة وقلت ديما يولا هورا سلمام كانوا بيادرو لا ما بس بناوي تشيو بنا مثلا ده مثلا لا بجوز بنا باني هي بهنار هي مثلا بشال تشني بلا معدل مرداريان كله معداريان ما مساعدتهم خير إيه دخلوا يعني شيء عندك كله بلا عندك لك شيء قلنا باري بينبوه والله أول مباسكة أجرى علي لك أنا أو جادني أو جادك قرني ذلك كان بقير بكري آويش آون هي بلا نكرة وتتانكي ما توزع بكري دمال ما توزع نكرة أودو خالي كم خالتي لك أنا مع شخورينيا هرنيتي سام في المجدين نملاني في المجدين نملاني بهم شو كسيين بن معاش خوريني أقول لي ما كسيني وعيني عمي يوادارين جنابي بارزقاري سليماني برفساني إداري أمس نرجان ليما بيد بله حول بن كبارها تدسيان بين أو تنبو توزيع كان كلام بكلام أنا والله ما على خونا بيوم من حكمة هلبي تنسان ده يمر ممنية وين بس شاخر فادار بيشان قسم دستك ما عبد قريب بايا ويعيش قسم دستك ما عبد قريب بايا ويعيش اگر مرد میلا خوش یا چای تو خوش
اگر مرد ملخ و اشیان سیاری تو خویش دوای لەگەڵ خزمانی زەنگلان بەدەم چاخواردنەوە لە شوێنێکی خۆشی دێ کەوتینە سەر هەندێک قسە باس ئەنجومەنی دێ کوڕێکی گەنجی تازە پێگەشت و ئەو خوێندنی تەواو کردو و ئێستا بۆتە بەڕێوەبەری دێ و زۆربەی کارەکانی لەسەر شانە کوڕێکی پۆشتە و جوانخاز بوو هەر لەو شوێنەیە کەوتمە گفتوگۆ و زۆرێک لە کاروبارەکانی دێی بۆ هەڵدامەوە بسرگردانی زیر گردان کذبیم سەرەتا بە ناوی خۆم و گوندی زەنگڵانەوە زۆر بە خێرهاتنی کەناڵەکەتان دەکەم دەستخۆشی بۆ ئەو بەرنامە جوانەتان لێ دەکەم بەرنامەی دێبەدێ یەکێکە لەو بەرنامانەی کە جێگای خۆی کردوتەوە لە ناو دڵی هەموو تاکێکی کۆمەلگادا بە تایبەت دێنشینەکان وەکو ژیان لەخوا بە زیاد بێت من تەنها بەوەی خۆشحاڵم کە برایەتی و تەبایی نێوانمان برایەتێکی زۆر پتەومان هەیە لەگەڵ گوندی ئێمە و گوندەکانی تریش لە دەستی ڕاستمان مەمکانە جەلکانە لە دەستی چەپمان دووگۆمانە ماخۆبەنزنانە برایەتیمان دەگەڕێتەوە بۆ چەند ساڵێک لەمەوبەر ناو خۆشمان لەخوا بەزیابێ برایەتێکی زۆر زۆر پتەومان هەیە بەهانا یەکترەوە دێن ئیشکردن بە هەرەوەز بە دەنگیەکەوە هاتن ئەوە سەرچاوی هەموو شتێکە خزمەت گوزاری دێ وەکو خزمەت گوزاری ئەگەر بڵێم هیچمان بۆ نەکراوە بۆمان کراوە بەڵام زۆریشی ماوە یەک لەوانە جادەی سنووری پشدەرە ڕقەی کە ئەو جادەکە زۆر ناخۆشە جادەکە ناخۆشەوەڵە جادەی سنووری پشدەرە ڕقەی ئەو جادەیە جادەیەکە لە نەحی سەنگەسەرەوە تا پیرانان 17 کیلۆمەترە ئەو جادێت چاوڕێژە تا ئێستا قیڕی بۆ نەکراوە وە لە ڕووی ئیش و کارەکانی ناو گوندیشەوە هەر سەبارەت بە گوندی خۆم و گوندەکانی تریشەوە باز دەکەم تا ئێستا ئەو گوندانەی مەمکان و جەلکان و پیرانان گرفتی دابشکردنی ئاومان هەیە ئێمە وەکو خۆمان ئاومان هەیە دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی ئاوی سەنگەسەر دەکەم کاکسابیر کە ئاوڕی وێداوینەوەیشی خزمەتی خۆی کردو بە پێیتوانە بەڵام شەبەکەی تۆڕی بۆ نەکردوونێ یەحنی بە 4 ماڵ بۆڕیەکی ڕوعبێکە کێشەی ئاومان هەیە بۆ دابشکردن ئەگەر دابش کرێ بە سەدانە سوودی هەیە بۆتان بەڵێ ئەگەر دابش بکرێ سوودی هەیە بەڵام بە 5 ماڵ یەک بۆڕی ئاوە باسی پێشتر باسی خوێندنگا و مەکتەبەوە کێشەی خوێندنگاتان چێ لێرە کێشەی خوێندنگامان لەخوا بە زیاد بەدێمە بە هەوڵ و توانای ڕیسپی و ئەوان توانیمانە لە یەکی بنەڕەتیەوە تا 12 زانستی وێژەی خوێندنی لێیە بەڵام وەکو بینای خوێندنگا گرفتی بینامان هەیە لە بنەڕەتیەکەی با باسی بنەڕەت تەنها گوندی خۆمانە تەلەبەی پۆلینۆی گوندی جەلکانیشمان وەرگرتووە کە ئەوان لەوێ گرفتیان هەبوو ئێمە ئەوە یەکێکە لە برایەتی نێوانمان دووەمیش مەکتەبی ئامادەی لە دەی زانستی وێژەی لێ تا 12 بەڵام گرفتی هەرە سەرێکی ئێمە بینای خوێندنمان نییە تا پۆلی 12 مەکتەبەکە مەکتەبی 5 گوندانە بەڵام لە خاکەی زەنگڵاندایە بەڵام گرفتی بینامان هەیە ئێستا خوێندنمان لە کابیناندایە مەکتەبیشمان لە یەکی بنەڕەتیەوە هەیە زانستی وێژەی بەڵام بینامان والله عنك دغرية كينو مرات يا بخيولة كينو ما عندوينو سواح بقول هذه أنا ناسيتو شنو ناسي؟ لادي أولادي أنا مشقتي زورة هلاك ابن ونيا أنا والله هلاك أنا فريار رديان تاجنيش ناكو أيوه ونيا بزوي أستانا والله رديش كمبيوترش بو ما عندوينو سواح جعد النيو ايه أو النيو Wow.
هەڵگری پەیامەکەشم تەنها بۆ ئەوەیە کە ژیانی جوانی لادێنشینان پیشان بدەم ئەوەی کە دێهاتیەکان جوانترین مرۆڤی ئەم نیشتیمانن ئەمان دەستی ماندویان خسوەتە گەڕ بۆ ئاوەدانکردنەوەی کوردستان لێرە دێهاتیەکان ئەبنە هۆکاری ئەوەی کە ژێرخانی ئابووری ئەم وڵاتە بگەشێتەوە بەڵام بەو مەرجەی دەستێکە بێ هاوکاریان بکات. کەم و کورتەکانی دێ خەمی هەموو دێنشینانە ئەوان تا ئێستا نە خوێندنگای پێویست و نە ئاوی خواردنەوەی پێویست و نە ڕێگاوبانی پێویستیان هەیە و خۆشیان ئەڵێن چەندین جار بەڵێنیان پێدراوە بەڵام نەبووتە ئەوەی خەمەکانی ئەوان بڕەوێنێتەوە. دیەوە لە گتکرا دێی حەود دێیاتی لێیە کوا جادەی نییە خێر نییە ناخۆشادی سیارە لێرە کابراایکی فەقیرە لێرە پێناگرێدا ڕوای بۆ سەنگە سەری دەبێت خصوصی بگری سیارەکەی. وەک باس کرا مێژووی ئاوەدانی دێ زۆر کۆنا دیارە پێشهاتنی ئاینی ئیسلام بۆ ناوچەکە ئێرە ئاوەدان بووە چونکەوە گەڵێن ناوی زەنگڵان لەو کاتەیە هاتووە کە سوپای ئیسلام هاتوتە ناوچەکە و گۆڕستانەکانی شایدی ئەو مێژوئێن کە ژیان لێرە دەمێکە بەردەوامە ئەم دارشدارێکە کە بەداری مام ئاڵی مەشهورە تەمەنی بۆ زیاتر لە 200 ساڵێک ئەگەڕێتەوە هەموو ئەمانە نیشانن کە ژیان لێرە بەردەوامی هەبووە لێرە زۆر شدەیە لە لێدەکانی ترجیاوازن دروستکردنی گۆمی ئاو بە تایبەت بۆ ئاژەڵەکانیان کارێکی دیکەی دەهاتەکانی ئەم ناوچەیە و تا ئێستاش بەردەوامە و بوونی هەیە لێرە گۆمی لەبادا واتە گۆمی لەبات ئەمەیە کە مێژوەکەی ئەمەش زۆر کۆنا پێشچێت پیرە گۆمی ناوچەکە بێت. دەی زەنگڵان تایبەتمەندی خۆیە ئەویش تا ئێستا هەروەک کۆن خەریکی ئاژەڵدارین و سەرقاڵن ئەگەرچی کۆمەڵێ خانووی مسلح و کۆنکرێت کراوە بەڵام دێکە نمونەی دێهاتیە بەڕاستی ینی دێکە وەکو کۆن ماوەتە وەکو کۆن کارەکەن ئەمەی کە منی لە پەناوەسان پێڵەن قۆریتەوەن هاوشێوەی قۆریە ژێر ئەم پوش و داروینە کایتایە واتە ئەمە ئالیکی ئاژەڵەکانیانە ئەمان ئەوەی کە مەسەن هۆدێ بکەن و کایتێ بکەن لانە بۆمان ئەرکیشی قورسر بێ بەڵام ئاسانتر ئەمەیە لێرە ئەم پوشە دانراوە تەمەن ئەڵە وەستای کارامە و زیرەک نەبێ ئەمەی بۆ ناکرێت چکە ئەوە ئێستا ئەگە بیبینن چەند قات پوش دانراوە ژێری ئەم کاوردەیە ئەمە بڵین کای ئەوەی کە لە گەنم و جۆشتیوە بۆ ئاژەڵەکان لێرە شتێکی گرنگترینە ئەم قۆریە با بڵێن ئەم شوێنێک کە ئەم کای تیاڵەگرن ئەم پوشەیە ئەم پوشەش بە هەمان شێوە بەکارێت یعنی ئەگە ببین لێ تقریبان ئەمە لە جای وەکو جای سەوزانی لە کاتی
جا کە پیر ئەبێت ئەی دوورن و بۆ ئەوی بەکارێنن نەتەڕ ئەبێنەی شێ بە شێوکی زۆر باش ئەمێنێتەوە و بەکارێت بۆ ئاژەڵەکانیان پوشەکەشەوەی کە سەروێت تۆزێت تەڕ ئەبێ و ئەڕزێ بەکارناتن هەمووی بەکارێک چۆنی حاڵت وەتە چۆنە باش ئەڵێم بۆنی سمڵومەخەک و ماشەڵا ڕۆژەڕەیەکە ڕواوە چییە؟ من ئی تۆ بۆنی ئەوەتە ئەو مێخ ئەمەیە بۆنی زۆر خۆشە ئەجا پیرێژنەکە دەچنە مەدرسەکە نای بۆنەکە خۆشیان لێبێ ئەدی بۆ گەنیون لێبێ نابێن تاکو خاڵ ئەی بۆ چاوەڕێژن ئەتو پێ دەپوری خۆ بێ چاو لێ دەبەر ئەوان چاوانت مرم دختەری دەگو ئاخە چاوم ئەو چاوم کەم دەبینی ئاگە دەرمانیان تێکە چاترا چاکی تۆ تەمەنە زۆرەوە نییە؟ تەمەنم زۆرە دی ئەرێ وەڵڵا چۆن ژیاون لەمدا باسێکی ژیانی خۆتانم بۆکە ئەجا کوژیوین دەچوونە کوێستانان گوێ لێە بەخوای دەچوونە داران بەخوای درێنەن دەکرد بەخوای کێشەن دەکرد بەخوای تاونن دەکرد تەشین دەکرد جا چەند دەکرد بە قوربان هەموو ئەگەرە تا خەڵکە دەستا ئەبێ هێ وەڵڵای حالەمێ بار دەکرد ئەوێ تاڵ چێخ لە خۆ هەڵدەدات بەخوای تاوڵکی چی؟ تاوەڵ چێخ بە پشتێن دەبرنەواری ڕەشماڵ ئەجا دەڵێم کوڕی خۆم ئەوەتانێ ئەلحانی ئەوەتە بەجیانێشتین و هەموو باندێک بەخواگە خەڵکە دەسامە لە هەمووشیانە خۆ دەبووینەوە دەچوونە کوێستانێ بابی فوریە خۆ زوون تاڵ ڕەشمان هەڵدەدا چیخن هەڵدەدا و تەونن دەکرد و تەشین دێ ڕست و باش چەند ساڵە پیاوەکەت مردووە؟ وڵا ئاشێ پولا 23 ساڵ نابێ 23 ساڵ ئەی هەر خۆ دەژیە سا؟ داگاوان بکەنە کوڕ خۆم محاشۆکەم هەبوو لیان بڕیم و مەعاشەکان بڕی؟ ئەرێ بەخوای 3 ساڵە وەرناگرم ئەی بۆچی بڕیانە؟ بابی پوری خۆی هەمان کەس نەماوە کەس نەماوە بەخوای لیان چەندێ بوو مەعاشەکەت؟ وەڵاندان کوڕ خۆم ناڵا پێ ئەگە 150 بوو بێوەژنانە بووە ئی من بیوەژنم بوو وەڵان چاون لێبێ خوا بیانگراوە بوو چۆنەژی چۆنەژی بە چیە ژێزا وەڵاندا کوڕ خۆم بەرزەژیم ئەگا ئێکی وەکیت و یەکی دیکەم خێرێ پێ بکەن ناکوورگای دەخۆم دەنێ زەکات توشتی ئەگە ئەمە حکومەتمان پێگەیان معاشەکانمان ببڕن چاو لێ بە قوربانت بم بەخوای دەنا 3 ساڵە ئەوێ هەر نەبوو ئەرێ بەخوای ئەمیش پاریزە نەخۆش بووم خەڵکی دەدامێ خەڵکی دامێ لە بۆ سلەیمانی ڕۆشتم دووداریان بردمە سلەیمانۆکێ هەموویانکو بەخێر بێ یاخوا بەخێر دەستن دەکەم بەخێرت بیا ئیکوی کاگوسوت وسوی بەخێری کاگوسو ئیکوی دەستت مال دەکەم دەکوونە ماڵ منداری کوە وراشە تەونکەر و تەشیڕێس و وەڵڵا هەموو نزم بوو هەموو نزم مەشکم دەزان سێ مەشکم دەژاندن واللهی دەچوومە داری واللهی تەشین بەڕست هەموو لام دەکردن بە قوربانی بەژنێت بم دابڵێتم دارم دەهینا هەموو ئیشەکەم دەکرد ئێستا ناتوانی؟ بەخوا کەوتومە دەستێ ئەرێ بەخوا هەمێ دەکمەیەوتەکان ێزا کەوتە دەستێ دەڵی لێدا خۆم حکومەتی خۆمە معاشی نەبڕیوی بەرەوە تم حاشم نەبوو 250 هەبوون ساڵێکی دەمێکی لێ بڕاندم ئەرێ بەخوا چاو لێ وەرە ئەمانە بەخێوکە و ماڵ و پێشمەرگە و حکومەت دروستکە حکومەت پارە نات نا بەخوا ناڵە ماڵیشن تاڵان کرا لە دیری دەگە هاتوونەوە ئەوە هەندەشن نەهەناوە تاڵان کرا ئەرێ بەخوا تاڵان ئێستا معاشەکەشتان نادەن نا بەخوا فەقیرەکی بەکی تۆ ئەی خوا ماڵیان ئاواکە هەی خوا ئەوە ڕاستە خوا بەردارت خوا ئەرێ نا بەخوا خوای گەورە ئەگە خوای گەورە لەسەرنکە لەسەرنگە و ڕابی خوایە سیر من کە واز دەوانە بێنەوە کوڕووکاڵی خۆمان کورە وەرە سێ قسە بووە من کە وازی لە بێنە کورە وازی ئەم بنێشتا خۆی
ئەم بنێشتە لەبەر مەحدە بنیشتی خۆ بنێشی کوردیە ئەرێ ناوەڵڵا ئیدیکەیە ئەی بنێشی کوردی باشە تەخوا ئەو ئەمە باشە. تۆش سمڵ مێخەکە لەم لە ئەماڵێکدا بەڵێ ئەنێڵا بەخۆ جوانە خۆشە بۆنی خۆشە من خوا عافیکە دایکمە من جارێک کردە ملی زۆرم لا جوان بوو. بەخۆ سم بەزەسا سمڵ بەکار نایەن وانە سمڵ سمڵ سمەڵە بچێ سمڵ وەکو مێخە گویا بۆنی خۆش ئاس پێکە عادەڕای بە ئەوە بەڕناوەکان دەڵێ ناوەڵام من نییە نیتانە ئەمە ئەو کوکانها بەستینەوە دەنا باش دەی پایدار بن هەردووکتانی شاڵا خوای گەورە تەمەنی ئەم دوو دایکە درێژ کا بە ساق و سەلامەتی. ئەم دێ ئێستا نزیکەی 100 خێزانێکی تێدا نیشتەجێیە زۆربیان سەرقاڵی ئاژەڵدارین پرۆژەی خوێندنگە و نەخۆشخانەیان هەیە بەڵام وەک پێویست نییە ئەمانە لە هاویندا هەڵدەخشێن بەرەو کوێستانەکان دەچنە ئەو شوێنانەی کە لە وەرگا و ئاوی باشیەیە ئەم کاران پیشەی باوباپیرانە ئەم دەیە لە ئێستاە ئەوەندە زیادی کردووە لەگەڵ دەی مەمکانە تێکەڵاوی یەک بوون.